ئەی سەبار بووی کە توێژەرێکی کورد لە دوای 3 ساڵ لە ئامادەکردنی کتێبێکی زانستی و پاش ساڵ و نوێک گفتوگۆ و پەیوەندی بەردەوام توانێتی ڕزامەندی بڵاوکردنەوەی لەلایەنێکێک لە گەورەترین بڵاوکراوە زانستیە جیهانیەکانەوە وەربگرێت. دیارە کتێبەکە بەناونیشانی زمانی ئینگلیزیە، ئەویش بەناوی ئەوەی کە داینامیکیەتی هایدرۆکاربۆن لە ڕۆژهەڵاتی دەریای سپی و هەڵدانەوەی پرسی وەرچەرخانێکی ناوچەوەی ئەمە ناونیشانی کتێبەکە بە زمانی ئینگلیزی لە ئێستادا سەرتاسەری جیهاندا دەفرۆشە بەردەستە. ئەمە دەکەن کە لە داهاتوودا بۆ زمانی کوردیش بە هەمان شێواز ئەم کتێبە بەردەست بێت. نووسەری کتێبەکە دکتۆر بەهرۆز جەعفەر ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە گفتوگوی ئەم کتێبە و هەروەها ناوەڕۆکی ئەم بابەتەی لەگەڵتا دەکەین. دکتۆر سڵاو لێ بەیانی باش. سپاس بەوە بەیانیتان زۆر بەخێر بیت. ناونیشانی کتێبەکە زۆر چەندڕاکێش بوو. جا سەرەتا با بزانین ئەم کتێبەکە بازە چی ئەکا چەند توانێتی کە ئەو سەنگە قورسی هەبێت. سەرەتا زۆر سپاسان دەکەم بۆی کە کەناڵی کورسات بایەخ بەم کتێبە ئەدات و ئەمە چۆنەڵی تەشجیعێکە بۆ ئینسانی کورد کە لە ئاستێکی نێودەوڵەتی ئەتوانێت ئەویش تەواجودی هەبێ و بەڵگەی ئەوەیە کە تاکی کوردی ژیی لەو تاکە نێودەوڵەتیانە و تاکە ئەمریکی و ئەوروپیانە کەمتر نییە توانێت فعلەن تەواجودی هەبێت ئەگەر بیەوێ. ئەمە بۆیە زۆر سپاسان دەکەم. جارەکانی دیکە کە هاتم بۆ ئێرەوە ئەرکی خۆم بوو بەڵام ئەمەیان پەیوەندی بە خۆمەوە سپاسان دەکەم لەتانێ. ئەم کتێبە لە ڕاستیە ساڵی 2013 کە من چوون بۆ قوبرس بۆ خوێندنی ماستەر بیرم لەوە کردەوە کە فعلەن ئەم حوزەی دەریای سپی ناوە ڕاستە ڕاوستە و خۆ سەری لە ناوخوانی یاریێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان هەیە چونکە دەریای سپی ناوەڕاست ینی مێدیترێنیەن ناوی نیستەکەشمانە بە ئینگلیزی پێڵەن مێدیترێنیەن یان ئێمە کردومانە بە مێدیتریانە بە کوردی. سووریایە، لوبنانە، قوبرسە، ئیسرائیلە، تورکیایە، میسرە ئەمانە کەونە ڕۆژهەڵاتی دەریای سپی ناوەڕاستەوە. نامەی ماستەرەکەم ئەو کاتە لەسەر علاقەتی تورکیا و ئیسرائیل بوو. دوو دەوڵەتی سەرەکی نەکەونە سەر دەریای ناوەڕاست نووری ئاویان هەیە وەکۆنە ڕۆژهڵاتی ناوەڕاستیشەوە لە هەمان کاتە. ئەمە ئاشنای کردم بە دەریای سپی ناوەڕاست کە ئەم دوو دەوڵەتە توان ئاسایش ئەم ناوچەیە تێک بدەن و توان ئاسایش ئەم ناوچەش پارێزن. کاریگەریان لەسەر زۆر شتێ وێناکردنەوەی زۆر شتەیە. ساڵی 2016 کۆتایی 16 دەستم بە خوێندنی دکتۆرا کرد 6 ساڵی پێچوو. دراسی دکتۆراکەم لەوێش مدەیەک دەرزی زانکۆم بووتۆ. نامەی دکتۆراکەم لەسەر هایدرۆکاربۆن بوو. هایدرۆکاربۆن نەوت و غازی سروشتیە کە ئێستا خۆتان نەزانن دنیا کێشەی غازی سروشتی و نەوت و ئەوانە کەشتۆتە چه ئاستێک هەڵایسانێکی ئابووری جیهانی دروست کردووە. لە نامەی دکتۆراکەمە بە ماوەی 3 ساڵ بن ئەمەم دیقەتم مەدا کە هەرێمی کوردستان وەکو حوزەیەکی وزە چۆن بەرینە سەر دەریای سپی ناوەڕاست. چکە گریمان ئێستا ئەم تۆزێک بۆ بینەری بەڕێز بەساتر قسە بکەین. گریمان ئەمە کێڵگەیەکی نەوت و غازمان دۆزی تۆ لێرەیە. من و تۆ یانە بێ بە شەرمان لەسەرم کێڵگە نەوت و غازە یانە بێ بە هاوکاری هاوبەش و بە هەماهەنگی هاوبەش ئیداری ئەم شتە بین. من و تۆ ئەگەر تەعبیر بین لە دوو دەوڵەت ئەگەر 6-7 دەوڵەت لەسەر ئەم ڕوبەرە ئاوێ بین و غاز لەو ناوەڕاستەیە بدۆزینەوە نەوتیش بدۆزینەوە کەواتە ئەمە دیاردەیەکە ئەکرێ ئاسایشی ناوچەیەکی گرنگ بارێزێت. بەڵام لەم ناوچەیە ئەم کتێبە کە باز لە چیەکات ئەم کتێبە باز لە ئاسایشی وزاکە لە ڕۆژهەڵاتی دەریای سپی ناوەڕاست کە لە کەناراوەکانی قوبرس و ئیسرائیل غازی سروشتی دۆزراوەتەوە. لە هەردوو لا کۆنێکتی بۆ ڕێکانیان کردو بە ژێر ئاوە. کێڵگەکان لێ وەکو ئێرە نییە لەسەر وشکانی بێ. کێڵگەی غاز و نەوت لەوێ لەناو ئاوایە ینی لەناو ئاوا غاز دەرێن و نەوت دەرەهێن لە ژێر بەحرە. ئەمە بە 1900 کیلۆمەتر ئەم بۆ ڕیا چێ بۆ یۆناان بیل لەوە کرێتەوەکو بەدیلێک بۆ غازی سروشتی رووسیا تر ئەوروپا ئەمریکا پێش بە غازی سروشتی رووسیا نەبەستن. بەڵام لەگەڵ ئەوەش هەرێمی کوردستانش خۆتان نەزانن لە ساڵی 2014 پێشتریش لە هەفتاکانەوە نەوتی کەرکووکە چێتە سەر بەندەری جیهان. بەندەری جیهانش سەر دەریای سپی ناوەڕاستە. ئەم کتێبە باسی ئەمە ئەکات کە باسم کرد و باسی ئەو تەحەدیاتاناکە کە لە ڕۆژهەڵاتی دەریای سپی ناوەڕاستە هەن. بۆ نمونە ئەو تەحەدیاتانەی ڕوبەڕووی کورد بوونەتەوە ئەو تەحەدیاتانەی کە کێشەی عەرەب و ئیسرائیل کە مودەیەکی زۆرە پێوەی سەرقاڵن. سایپرۆس ئەنسۆڵڤد پرۆبلیم یعنی کێشەی چارەسەر نەکراوی قوبرس کێشەی بینی لوبنان و ئیسرائیل لەسەر کێڵگە ئاویەکان لەسەر کێڵگە غازەکان و سنوورە ئاویەکانی نێوانیان ئەم کێشە ڕئیسیانە باسەکە. کتێبەکە زۆر گشتگیرە بە گشتی باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو چەند وڵاتێکە باس لێوەکە کرد هاوکات پێویستە کردو بە هەرێمی کوردستانیشەوە. ئەمە باسی کتێبەکەم بووەکەی پێشتر کەمێک باسی کتێبەکەماکە کە چەندێک دەوڵەمەندە ناوەڕۆکەکانی چەندێک ئەوەن چەندە پشت بە بڵاوکراوە جیهانیەکان بەستووە. دەمەوێت باسی ئەوم بۆکەی لە کتێبەکەدا چەند سەرچاوە بەکار هاتووە بابەتەکان زیاتر چین
چۆن توانیتە کتێبەوەنە دەوڵەمەند بکەیت؟ ئەم کتێبە بۆچی بە ماوەی 3 ساڵ من لێرەوە چەند بە زمانی کوردیە بێ سوپاسیان بکەم سوپاسی پرۆفسۆری عزیز کە 50 ساڵ مامۆسای زانکۆ بووە مۆسیفکە دارەکەم کە کەسێکی تونوسیە و فەڕەنسیە بە ئەسڵ ینی تونوس و فەڕەنسا زمینەیەکیان هەیە سوپەرڤایزەرم بوو سوپاسی مەحمەد دارەکلی ئۆسکێل کۆجەداڵ نور کۆپەرلووە مانام و پرۆفسۆری عزیز بوون بەم کتێبەی مناچوونەوە هاوڵی عزیزم بوون لە ئەمریکا و لە ئەوروپا ئەم کۆمپانیایی کە بڵاوکەرەوەی 3 پرۆسەی ڕڤیونی هەبووە ینی 3 پرۆسەی پیاچوونەوە هەر پرۆسەیەک لە 3 پرۆفیسۆر پێگاتوە لای ئەوانیش ینی بە زنجیرەیە ڕۆژتۆ کە تۆڵێ مەشتێکی زانستیە بۆچی لەم کۆمپانیا زانستیانە کاتە چۆن توانراوە کاک بەرۆز چۆن توانراوە ئەم کتێبە وای لێ بکرێت کە ئەم پرۆفیسۆرانی کە باس لێوە کردەوە ئاسی جیهاندا بۆ چاوە گەورە تەماشا بکرد بۆ جۆرە ئەکسپتی جیهانی وەربگرێت ئەمەیان خۆی ئێمە باسی بەرنمەکەمان لەسەر دووش دەبێت یەکیان گرنگی کتێبەکەیە ئەوی ترشان گرنگی ئەو کۆمپانیا بڵاوکەرەوە زانستیە کە تایدا بڵاو دەکرێت هەڵبەتە کە کتێبەکە گرنگ نەبێت ئەم کۆمپانیا گرنگانەش گرنگی پێ ناکات زۆر بێگومان ئەم خۆی نووسینی کتێبەکە تا ڕادەیەک ئاسانە بەڵام گفتوگۆ لەگەڵ کۆمپانیاکە بۆ بڵاوکردنەوە قورسە چکە ئەوان سەر بە گروپی کامبریجن کامبریجیش خۆتە زانی ئێستا لە جیهانە سەدان هەزار زانکۆ هەیە کامبریج لەوەتەی هەیە لە دەیەکەمە زانکۆکانی عالەمە گۆی زەویە یعنی جارێ 6 مانگ یەکەم بەزە سەر پرۆپۆزەڵ گفتوگۆکەیت ئەم کتێبە باز لە چییە کا چۆن و چۆن نییە دوای 6 مانگی دووەم پرۆسی پیاچوونەوەی بە کتێبەکە و ئەکسپتەکە اینجا گرێ بەست ئەنمان نووسیوە کە داهاتەکە چۆن لە بینمانە دابش بکرێ اینجا زۆر شتی دیکە بەمینە زۆر بێزارکەرە پرۆسی بڵاوکردنەوەکە زۆر بۆیە ئەم کۆمپانیایی کە ئەمەڕال گروپ پابلیشینە ئەمەڕال گروپ پابلیشین زیاتر لە 50 ساڵ ئەزمموی بڵاوکردنەوەی کتێبی هەیە ساڵانە با 1 ملیار و نیو دلار کتێب بفرۆشن تێگەی بە سەدان ملیۆن کتێب لە گۆی زەویاوانە بڵاوکردویان هەیە 2000 فەرعیان لە گۆی زەویە هەیە 109 ملیۆن سەردانکەریان هەیە 30 ملیۆن داونلۆدکەریان هەیە دیارە هەر داونلۆدکەری هەر کەسێک کە داونلۆدێکا بێ پارە بات 100 دلار کەمتر نەبێت جایستا حل لە ئێستەوە لە بازاری تارگێت ئەوانەی کە لە ئەمریکا و ئەوروپان دزان تارگێت بازاڕێکی کەشخەی گەورەیە دەوڵەمەندەکان هەر لەوێ شت دەکردن لە تارگێت ڕکلامی گەورەی بۆ کراوە بەپا لە یابان بە هەمان شێوە ڕکلامی بۆ کراوە لە ئێستا حاڵی حاضر لەگەڵ هیندستانە پرۆسی پیاچوونەوەی پنکچۆشنەوەوانە لە هیندستانە کرێیە ئەو فەرعیان کە لە ئەمریکا بارگای ڕیسی ئەمان لە لیدزە و بارگایەکشان لە سانتیاگۆ هەیە لە ئەمریکا بۆیە من بیرم لەوە کردەوە کە لە گۆی زەویە ئەم کتێبە چۆن بەردەست بێ ئەمان بە باشتر زانی لەگەڵ ئێمەڕاڵ بکەومە سەرخەت ساڵ و نیوە پێشێستا ئەمان لە 130 دەوڵەت ئەم کتێبە بەردەستە بێت و خۆشببختانە یەک چاپتەری گرنگی ئەم کتێبەش سەر باز لە هەرێمی کوردستانەکەم من توانم لێرەوە تاکە قیاداتی سیاسی کورد دەموو من دەناسن ئەکیید چوە 17 ساڵە نیوەی عمری خۆم خەریکی سەحافە و نووسین بوومە ئەوان دەناسن بەڵام توانم تاقەت باسی خۆم نەکردووە لە هیچ شاش و تەلەڤیزیۆنە بەڵام توانم باسی ئەو بکەم کە ئەوە یەکەم جارە من بە شێوەیەکی زانستی کوردستانە بەمە سەر نەخشەی وزەی جیهانی لە کامبریج لە کتێبێکی ئاوها کە باسمان کرد لە کۆمپانیایەکی بڵاوکەرەوەی زانستی ئاوها و ئێمە لە ڕێگەی نووسەکەشمانەوە پەیمانگای مێدەتریانە بە 3 زمان بەردەوام بە سەدان لێکۆڵینەوەی زانستیمان بڵاو کردوەوە کە خۆم بەڕێوەبەر و دامەزێنەری نووسم لە چەندین وڵات ڕژستەرمان کردو پەیمانگەی مێدەتریانە باسی ڕێی سپیناوە ڕاستە جگەل لەوەش نامەی دکتۆراکەشم بە هەمان شێوە هەر لەسەر ئەوەیە دکتۆر دواتر باسی ئەوەکەن کە گرنگی هەبوونی هەرێمی کوردستان لەم کتێبەدا چۆن کاریگەری دەبێت لەسەر ئاستی جیهانیدا بەڵام دەمێت ئەو بپرسم بۆچی پێت گرنگ بوو کە ئەم کتێبە بە جیهانی بکەیت لەگەڵ ئەوەی کە باز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باز لە کۆمەڵێک وڵاتی دیاریکراو دەکات بەڵام بۆچی پێت گرنگە کە هەموو جیهان ئەمە ببینێت من خۆم خەڵکی منتیقی کۆرمۆرم ئەم ڕۆژانە ناوی کۆرمۆرتان بیستووە کە بەردەوام هێرشەکردتە سەری ئەوانم زۆر باشم بیرە بەڕێز مستەفا کازمیە و کاتە لە مجللەی ئیسبوعیە ئیشیە کرد لێرە جارێک ئێمە لەگەڵی ڕۆشتین بۆ چەمچەماڵ بە یەکۆ من ئاوڕێم یان یەکە ناسین ئەو کاتە دەستگایکی دامەزراند بوو ناوی دەستگای زاکیرە بوو ڕۆژنامنووسێکی ئەوە بوو کارا بوو لە ئەمریکاوە هات بۆ ئەوەی کە سەرۆک وەزیرانی پێشووی عێراق چوین بۆ ئەوێ مناقەشەمان کرد لەگەڵ ماڵێک کە هەموو کە سوکارەکان ئەنفال کراون ینی ئەم ئافرەتە هەموو براکانی ئەنفال کراون 5 کوڕشی هەر ئەنفالکرا بوو مێردەکەشی بڵین یعنی ئازاری زۆری چێشت بوو ئەوتی کە ئێمە ئەنفالکراین کەس نەبوو لەسەرمان بێتە جواو بۆ گەرویانێکە خۆمان کەس نەبوو وەرکامیرێ نەبوو ڕسم بگرێت کەس نەبوو بڵێ ئەوە کورد ئەنفال کرا بەرزین ئەم 180 و کەسر هەزارەی کە باسەکرێ بخرێتە ژێر خۆڵەوە کەس نەبوو ئیستە ژێکێک لە شێشەکانی ئەوەی کە ئەنفال بکرێ بە پرسێکی نێودوڵتی بە ژینۆساید بناسێنرێەوەی کە بەڵگەی پێویست بەدەستەوە نییە ڕسمێک نییە وێنەیەک نیەوە نییە
ئێستا من دیعایەوەکەم کە کتێبێکم لە فڵانە شوێن بڵاو کردوەوە فعلەن بەڵگا هەیە دلیل هەیە شتانەیە بۆیە گرنگی ئەم کتێبە لەو کۆمپانیا جیهانیە ئەوەیە کە ئەمڕۆ فەردێکی کورد ئەتوانێت لە ئەمریکا و لە بەریتانیا بەیەکەوە کۆمپانیایشی گەورەی جیهانی کە سەر و 50 ساڵ ئەزمونیان هەیە لە ناو کامبریجە بتوانێت هەرێمی کوردستان بخاتە سەر نەخشەی وزەی جیهانی بە شێوەیەکی زانستی کە ئەڵێ زانستی یعنی چۆن مەسەلەن ئەستا مەسەلەن ئێمە ڤاکسینمان لە خۆماندا بۆچی خەڵکە چوو ڤاکسین نەخۆیەدا بۆرەوەی پێشووتر تاقی کراوە بە فلتەرا تێپەڕیوە شتێکی زانستی و خەڵک لێ ناترسێ بۆچی تۆ سواری فڕۆکاوی لەبەرەوەی هەستەکەی ئەمانترە ینی بۆ سەفەر و بۆ سیاحە ئەوانە بە پرۆسەیەکی زانستیان فڕۆکێ دروست کراوە بۆیە ئەم کۆمپانیا زانستیانە بە تەواتی باوەڕپێکراون لەلایەن زانکۆکانی جیهانەوە لەلایەن خەڵکی نوخبەوە لە جیهانەوە لەلایەن وڵاتانی پێشکەوتووە ئەگەر بیانوێ کتێبێ بکڕن ناچن لەسەر جادا یان لە هەندێک شوێن ئەمە بکەن ئەچن لەم کۆمپانیانە ئۆردەرێکەکەنەوە کتێبانە بڵاوکەنەوە بۆیە گرنگە ئەمە پرسی کورد دەباتە سەر نەخشەی وزەی جیهانی بە شێوەیەکی زانستی لە ناوەندی کێجگار کاریگەرە ئەم گروپە هەر ئەمەنی ئەم گروپە ئەمەڕۆڵ گروپ پەبلیشین کە ئەم کتێبەی من بڵاوکاتەوە هەر گروپێکی بڵاوکەرەوەی کتێب نییە ئەمە زۆر زۆر گرنگە باسیکەم زیاتر لە 300 جۆرناڵی ئەکادیمی زانستی سەر بەم گروپن یعنی 300 تۆ بۆ منە لە زانکۆ ماستەر هەبێ دکتۆرا بێ شەرتیەوەی پلەکە و بەرز بێتەوە لێ کۆڵینوەیەک لە جۆرناڵێکە بڵاوکەیتەوە جۆرناڵێکی نێودەوڵەتی زانستی کە ئیمپاکت فاکتەری و فاکتەری کاریگەری هەبێ 300 جۆرناڵ سەر بەم گروپن ئەکەواتە ئەمە ینی کاریی گرنگە کارەکانی ئەو ڕۆژنامەنووسانە لە چه بوارێکا بووە لە کۆڵینۆکان هەمویان لەسەر وزە بووە لە ڕاستیان من بۆکو خۆم لە مەجای پەیوەندی نەودەوڵەتەکانە خۆتان زان وزە تۆپشوشی گرنگی ناوبابەتی پەیوەندی نەودەوڵەتەکانە نزیکەی مە 13 ساڵە من ئیش لەسەر وزەکەم نازانم خەڵکی دیکە چۆن ئەوە چۆن دەکات ئەکیل لە هەرێمی کوردستانە خەڵکی کارا و کاریگەرمان هەیە بەڕاستی من کچ و کوڕی زۆر زۆر بەتوانام لە ئەوروپا و لە دەرەوە بینی و کوردیشن و توانیوانە دەنگ و سەدای کورد بن نمایندێکی جوانی ئەم میلەتە بکەن فعلەن توانیوانە داهێنان بکەن و داهێنانەکانیشان هەم بێ بە داهاتێکی جگار گەورە بۆ خۆیان هەم بتوانێت خزمەت بەنەتەوەکە و میلەتەکەی خۆشیان بکات بەڵێ بەسمان لە ئەو ڕۆژنامەنووسە زۆران دەکە کە لە کتێبەکەی تویان شوێنیان گرتووە هەمویان ڕۆژنامەنووسی باشن و ژماران 300 ڕۆژنامەنووسی هیچ کردێکی جۆرناڵ جایە جۆرناڵ وەسم گۆڤارە گۆڤاری ئەکادیمی زانستی نێودەوڵەتی زۆر ئەوش قورسە تاوەکو بابەتێک لێ کۆڵنەیەکی زانستی خۆتی تا بڵاو بکەیتەوە یعنی تۆ بە 300 جۆرناڵ سەر بەم گروپی بڵاوکەرەوەیان ئەوەندە کاریگەرن ینی 300 جۆرناڵ کە کاریگەریان هەیە لە ئاسی جیهانیا سەر بەم گروپێکی بڵاوکەرەوەن بۆ نمونە ئێستاڵێن گروپی کۆمپانیەکانی فلانەشن 300 کۆمپانیا سەر بە گروپێک بن یەک کەسێک خاوەنی ئەم گروپە ئەوەندە کاریگەرە لە گۆی زەویە کە ئەم کتێبە بڵاوکاتەوە بەڵێ ینی 300 جۆرناڵ توانن ئیش لەسەر ئەمە بکەن ئەجا ئەمە تا هەتایە ئەوە نیە کتێبێک لەسەر دێرەدانین من احترام هەیە بۆوانی دیکە تا مێژووە بەڕاستی ئەم کتێبە دەمێنێتەوە لە گۆی زەویە بۆ جگە لەوەش بە 100 ملیۆن کەس لە دەیان ساڵی ئایندەیە ئیسفادە لەم کتێباکەن وەکو سەرچاوی زانستی بەکارێن لە زانکۆکانی گۆی زەویە ینی زانکۆکان ئەوەش ئەو لەوێش لە گرێبەستەکەمانە هەیە زانکۆ باشەکانی دنیا بۆیان هەیە چاپتەرێک لەم کتێبە بکڕن بۆ خوێندکارەکانیان بەکاری بێنن و بێ بە منهەجی خوێندن لە زانکۆکانی دەرەوە جا لەبەرەوە ئەم کتێبە بە هەموو فلتەرێکی زانستیات تێپەڕیوە من قسەم لەگەڵەوە نەکردن کە دەیکەین بە کوردی یا بە ئینگلیزی بەڵام لە ماوەکانی ڕابردووە گەر خوێنەر ئاگادار بێ ئێمە زۆر بەباشی ئیشمان لەسەر مۆزوعانە کردووە بە کوردیش و بە عەرەبیش لێستا دەبێت زمانێک بەردەستە لێستا بە زمانی کوردی ئینگلیزی بەردەستە بەڵام ناوی ئینستیتوتەکەمان بەشێکی زۆر پەیمانگای مێدەتریانە بۆ توێژی نوێ هەرێمایەتی دایان ڕستێچ و پەیپەرمان لەم مەجالانەیە بڵاو کردوت پێشتر بەڵام ئەمە کتێبێکی زانستیە کە وەکو باسم کردنەوە پرۆفیسۆر پیاچنەوەیان پیا کردووە هەموو پانتایەکانی لێک دراوەتەوە لە کەنسستەنسی لە کێشەی زمان لە مێتۆدۆلۆجی کێشەی مەنهەجی لە هەموو ئەم پرسانە پیاچنەوەی بووە کە پیاکراوە ئەنجە لە ئەرگۆمنتسازی لەم کتێبەیە لە ئامانجە گرنگەکانی ئەم کتێبە لە تەوەرە گرنگەکانی ئەم کتێبە بۆ ئایا ئەمە تایملێ یعنی کاتی ئەوەی ئەم کتێبە بڵاو بکرێتەوە بۆ چکە ئەم یەکێک لەو مەرجانەیەک ئەم کۆمپانیا جیهانیە زانستیانە پشتی پێبەستن بۆ بڵاوکردنەوەی کتێبە بێ و کتێبە لە کاتی خۆی بێ بڵاو بکرێتەوە ینی گرنگی هەبێت بۆ ڕێگە بێگومان کتێبێک باسی هایدرۆکاربۆن کایانی نەوت و غازی سروشتی بکات لەم کاتەیە کە قەیرانی وزە لە گۆی زەویدا هەیە و باسی ئەوە بکات چارەسەری بۆ 4 پرسیەجگار گرنگی جیهانی بدۆزێتەوە چکە ئەمە نقطە ئەساسێکەیە کە ئەم بۆچی
زانکۆ باشەکانی وەکو کامبریج و هاروارد لە گۆی زەویە دامی ئەم کۆمپانیا بڵاوکەرەوە زانستیانەکەن لەبەروی ئەوان دائیمەن بیلۆواکەنەوە ئەو کتێبانە بڵاو بکەنەوە کە چارەسەری پێ بۆ پرسە هەڵواسراوەکانی ژیان بۆ پرسە هەڵواسراوەکانی گۆی زەوی مەسەلەن کتێبێ بڵاوەکەنەوە چارەسەری کێشەی جێندەر بکات کتێبە بڵاوەکەنەوە کە چارەسەری داهێنان بکاتەوەی کێشەی توندوتیژی چارەسەر بکات ئەم کتێبەش چارەسەری پێ بۆ 4 پرسی ئەساسی بۆ کێشەی سووریا بۆ پرسی عەرەبی ئیسرائیل بۆ کێشەی قوبرس و هەروەها بۆ کێشەی لوبناان و ئەوەش لوبناان و کێشەی سنوورەعاویەکانی نێوان لوبناان و ئیسرائیل بە هەمان شێوە ئەوەشی خسۆتە ڕوو کە هەرێمی کوردستانیش لە سۆڕامندێن ڕێجین یعنی ناوچەکانی دەوروبەر دەتوانێت داعمێکی گەورە بێ بۆ ئەم کوتلەی وزەرەکە لە ڕۆژهاتی دەریای سپی ناوەڕاست هەیە ئێستش خۆمانەر بە هێڵی وزاکەوین لەسەر دەریای سپی ناوەڕاست ئەگەر بتوانین زیاتر ئیشی لەسەر بکەین بەجگرە تۆ چەند کوردی تر بەشدارە لەم کتێبە ئەوەی من جێگەی وە باسم بێت لە ڕاستیا کورد ئەگەر ناوێنم کاک دکتۆر هەرێم کەریم هاوڕێکی ئازیزە و ماوەی ڕابردوودا کتێبێکی بڵاو کردەوە لە پەنگوین ئەویش کۆمپانیایکی هێزگار کاریگەرە لە گۆی زەویە بە ناوی سایبەر دموکراسی کاگەرێم بەکەلۆرۆس و ماستەر و دکتۆراشی هەر لە لەندەن خوێندو بوو ئەو بالمناسبە ئێمە لە سپرینگەش بە هەمان شێوە کتێبێکی هاوبەشمان ئامادە کردووە سپرینگە دەستگایکی زۆر کاریگەرترە لە مێشکە هەیە لەسەر ئەدای سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان چاپتەرێکی ئەو کتێبەش کە لەم چەند مانگەیە بڵاو بێتەوە هەر بەندە ئامادەی کرد. ئەمە باسی نرخی کتێبەکەمان بۆکەی کێ نرخی کتێبەکەی داناوە ئێستا نرخی چەنە و بەتانەوە تا چەند دیش دەڕات لەو کەسانم کە ئەوانەی کە هاوڕێتیمەکەن ئەزانن یانی من زۆر بایەق بەشتی مادیۆوانە نادەمێ سیارم هەبێ دێن بە شوێنمە پارە هەبێ نەبێ بەشی خۆم پیا دەکەم کێشەم نیە لە ژیانە بەڵام ئەم کتێبە لە هەندێک شوێن نرخەکەی تا 325 دلار ڕات لە هەندێک شوێن ئەگەر بە ئۆنلاین داوای کەی 105 دلارە بە ئۆنلاین بتوانانی بخوێنیتەوە بەڵام سعری سابتی تقریبا 155 دلارە. بۆچی ئەو نەزۆرە یعنی لە کاتێکە تا سێستا ئەڕوات لە چ وڵاتێکە کتێب هەیە لەم کۆمپانیانە کتێب هەیە نرخی 1500 دلار یەک کتێب 1500 دلار ینی کاتە کۆمپانیاکە خود دایناوە دەڵێ دەبێت ئەوان سەردانن هیچ من داوای سەرم نەکردووە ئەوە مو برادرانە کە شارەزار لەم بوارەیە زانن ئەم گلۆبال پابلیشەر کەمپانیانە ئەم کۆمپانیا گلۆباڵە جیهانیانەی کە لە مەجای زانستا ئیشەکەن لە مەجای دۆزینەوە چارەسەری زانستیە ئیشەکەن لەگەڵ توێژەرەکانە ئەوان نرخ لەسەر ئەم کتێبانە داانن ئەو کتێبانی هاوشەوی ئەم کتێبە نەگەر سەیری ئێمەڕڵ گروپ پابلیشینکەن ساڵانە سەر و 120,000 نوسخیان لێ فرۆشراوە لە گۆی زەویە سەمە و مانگانەش من بە ئیمێل بۆم دێ دەگەر بچێتە سەرسکە لە یابان ئەمە نەفرۆشراوە لە چین ئەوە نەفرۆشراوە لە ئەمریکا ئەوە 1000 فرۆشراوە لە سوید بە پارەی سویدی ئێستا دانراوە بە کرۆن بە 1935 کرۆنی سویدیا هەموو ئەمانە دەبینم لە ئینتەرنێت دەێستەوە ئامادەکاری بۆکەن و بازارسازیی گەورەی بۆتان وایە فرۆشی چۆن دەڕات خواز زۆر دەبێت لەسەری بە ئەمانەتەوە پێت بڵێم دوێنێ پێرە لە ڕێگەی لینکدینەوە ئێسترن مێدیترێنین گاز فۆرم هەیە ئەمانەی چیان کەمتر نییە لە وڵاتانی کەندا و قەتەر و ئیمارات و ئەمانەی کێتیکیان دروست کردوم دەوڵەتانە لە نێوان خۆیانە بەڵێن گۆلف کۆرپۆریشن کەنسڵ ئەنجومەنی هاریکاری کەندا و لەوێژ لە ڕۆژهاتی دەریای سپی ناوەڕاست هەموو دەوڵەتەکان یەکیان کردووە بارگای ڕئیسیان لە میسر سکرتارەتێکیان دروست کردووە بەڕێز مباریس سەرپەرشتیوەکە وەزیری نەوتی پێشووی میسرە نامەیەکیان بۆ ناردوم باز لەم کتێباکە ئەم کتێبە باز لە چیەکە لە ئێستەوە ئەوان پەرێشانن بۆی بزان ئەم کتێبە کە ڕێکلامی بۆ کرێ لە ئەمریکا و ئەوروپا چۆن ئەم کێشانەی ڕۆژهاتی دەریای سپی ناوەڕاست و کێشەی غازی سروشتی چارەسەرەکە لەو زۆنە ئەو سکرتارێتەکە لە میسر نامیان بۆ ناردوم پەرێشانن بۆی کە هەر کە کەوتە بازارەوە لە ئێستا 50 نوسخیان ئۆردەر کردووە بۆ دەوڵەتەکانی کە کەونە سەر و منتیقەیە هەیە بۆ زمانی کوردی دووبارە بە زمانی کوردی ڕێژیتەوە من ئۆڵڕدی زۆر لەگەڵ ئەو کەسانی کە ئیشان لەگەڵەکەم لە مێدیترێنین ڕاستە خۆم دامەزرێن و سەرشم زۆربیان کوردین شەڕێکی زۆرم کرد تا بەشی کوردیم تیاکردنەوە تۆزێ کوردایەتیم کرد لەگەڵیان بۆیە هەر ئێمە بە زمانی کوردی زۆر باسیر ینی پێشەوەی ئێمە هەبین کەس باسی و دەریای سپی ناوەڕاست و مێدیتریانە و وزە و ئەم نەوەشتانە کەمەکراوە جۆپۆڵەتیشی وزە من 15 ساڵ 14 ساڵ پێش هاتم بۆم بکەن ئەم ستودیۆ باسی ئەم شتانم کردو لە کەناڵەکانی دیکەش بەماشەوە بۆیە بەڵێ پلانم هەیە پرسیان پێ بکەم بە عەرەبی و بە کوردی بە عەرەبی لە لوبنان و بە ئەوەش ئێستا کتێبی دیکەشمان بەدەستەوەیە چ نیشتەکەی خۆمان تیمی توێژەرەکانی خۆمان لە مەجای زۆر گرنگە بە تایبەتی پرسی مادەی هۆشبەرکە بێ پرسێکی هەڕەشەیەکی ناوچەی لە ڕۆژهاتی ناوەڕاستە پرسی قەیرانی کورتێنانی ئاو لە ڕۆژهاتی ناوەڕاست و عێراق وەک نمونە ئەمانە هەموو پرسی ئەساسین
ئەبێ ئەمەشی لەسەر بکەین بە شێوکی زۆر زۆر زانستی بۆ ئەوەی وا بکە بە فلتەری ئەو کۆمپانیانە جێ بووتەوە نه ئەمانە بابەتی دیکەن کتێبی جیاوازن لە ساڵانی کتێبەکە بوو بۆ کتێبە باش بوو باسە بیرکردم ئەمە کتێبە باسی ئەلکتریفیکەشنەکە بە کارەباییکردن چونکە ئێستا بەڵێ بەڵێ ینی گەشێک لەو سیفەتانەی کە پێویستە لە کتێبێکی وەها زانستیا بێ گشتگیر بێت نابێ باسی یەک نقطە بکەیت کەسێک لە یابانی پێویستی بۆ نیە باسی مەسەرەن ئەزمەڕی بۆ بکەین کێشەکانی چیای ئەزمەڕی بۆ بکەین یانش ئەوێ باسی لەو کێشانە بکەیت کە پەیوەستن بە ئێستای مرۆڤایەتی و چارەسەریان بۆ بدەستێت بە شێوکی زانستی وجگەلەوە بۆ خۆت وەکو شەخص دووسێ پرۆفیسۆریان زۆر ڕخنە لێگرن ئەڵێن ئەمە ئەو کەسەیە فعلەن کتێب لێریا بڵاو کاتەوە لەم ئاستە بەرزەیە لەم کۆمپانیا جیهانیانە ئەوە بڵاوکاتەوە هەڵسەنگاندنیانێ بۆ خۆت بۆ سیڤەکە و بە کارەکانی پێشووترت بۆ شەهادەکانە بۆ هەموو ئەو بەشداری جیهانیانەی کە پێشتر هەت بۆ تەماشاکەن ئەنج بڕیاردەن ئەمەش دگری لەسەریانی خاڵێکی لەسەر بۆەوەی کە ئەم کتێبە بچێتێک چەبڕکەوە بۆ ئەکسپتکردن دیارە 4 مانگ پێش ئێستا ئەم کتێبە قبول کراوە بۆ بڵاوکردنەوە و ئێستا بە هەموو زمانەکان سعرەکەی دانراوە مەسەن لە سوید بە پارەی سویدی لە سویسرا بە پارەی سویسری لە یابان بە هەمان شۆ لە ئیسرائیل لە ئێران بە هەموو ئەمانە ئەتوان بە پارەی خۆیان ئەم کتێبە بکڕن بە لەو کۆمپانیانە و دەوڵەتی و بەو شێوەیە بێت. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر بەهرۆز جەعفەر کە بەڕێزان خانوویان خاوەن بڕوانامەی ماستەر دکتۆرە لە قوبرس لە بواری پەیوەندیە نەدەوڵەتیەکاندا. سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بەنی قسەری لەگەڵمان ئامادە بوو. سپاس بۆ دووبارە سپاس بۆم دەرفەتەی کە باسی ئەم کتێبەمان کرد. سپاس بۆ تۆ هەستەر کەوتوبی بەرهەمی زیاتر خەرمان بەرەکەت کوردەواری دەڵێ زۆر بەخێر بێت.